پاش ئەوەی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی لیژنەیەکی لێکۆڵینەوەی لەسەر شکانی شکۆی قوتابیان و ئەو سوکایەتیانی چەند شەوی ڕابردوو بە قوتابیانی بەشەناوخۆیی کچان کرا پێشێنا بەرپرسی لە کارلابراوی بەشەناوخۆیەکانی سلێمانی کە تۆمەتباری سەرەکی ئەو ڕووداوەیە و قوتابیانی زانکۆی سلێمانی لەسەر دادگاییکردن و سزادانی یەکدەنگن ڕوونکردنەوە لەسەر ڕووداوەکانی شەوی خۆپیشاندان و ناڕزایی بەشەناوخۆیی کچان دەدات و ڕای دەگەیەنێت. بەشێک لە قسەکانی بەمەبەست گۆڕانکاری تێدا کرا و ڕەتی دەکاتەوە کە بە قوتابیانی وتبێت سەگیان تێبەردەدات. بەڵام نکۆڵی لە بەشێک لەو هەڕەشانە ناکات کە لە قوتابیانی کردووە و دەڵێت لەو کاتەدا بەهۆی تووڕەبوون و هەڵچوونەوە ئەو قسانی کردووە و هەڕەشەش لەو پەرلەمانتار و دەستگا ڕاگەیاندانە دەکات کە بە وتەی خۆی سوکایەتیان پێکردووە. من هیچ کاتێک هیچ سوکایەتیەک و قسەیەکی ناشرین کە شایانی باز بێ بە خوێنکارانم نەوتووە ئەوەی کە من وتومە بە قوربانتانە بم لەو سەرچاوەوە بووە کە ئەوان بێنە ژوورەوە بۆی زیاتر سوکایەتیان پێ نەکرێت چکە ڤیدۆمان لایە کە لەسەر شەقا من تێکەڵی سەیارە و خەڵکی تر بوون بۆ پاراستنی شەرەف و کەرامەتیان ئینسانیش کاتێک کە ئینفعالەکەیان کاردانەوەیە بێ بێگومان کاردانەوەی کێ بێ نەخێر قسەکان پاش و پێش کراوە ئەوە پلانێکە بۆ من داڕێژراوە ئەو قسانە ئەو تۆمەتانی کە بۆ من دروست کراوە و لێرەوە من بێدەنگ نابم لەسەر ئەو شتانەی کە بۆ من دروست کراوە. ماوەی چەند ڕۆژێکە قوتابیانی بەشەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی لە بەرامبەر نەبوونی خزمەتگوزاری لە بەشەناوخۆیەکانیان خۆپیشاندان ئەنجام دەدەن. زانکۆی سلێمانیش ڕایگەیاندووە بەهۆی ڕۆتینیات لە وەزارەتی دارایی و پێنەدانی بودجەی ساڵانە بۆ گرێبەست لەگەڵ کۆمپانیاکان ئەو کێشەیان بۆ دووبارە دەبێتەوە و بەڵێ نیشانداوە لە سەرەتای هەفتەی ئایندەوە کێشەکان چارەسەر دەکەن. نوێنەری گشتی خوێندکارانی سەر بە کۆمەڵی خوێندکارانی یەکێتی نیشتیمانی دوای چەند ڕۆژ لە گردبوونەوە و خۆپیشاندانی قوتابیان بەیاننامەیەکی چەند خاڵیان بۆ پشتگیری داواکاریەکانی قوتابیان بڵاو کردەوە. ئێمە وەکو نوێنەرایەتی گشتی خوێندکاران لەگەڵ داواڕەواکانی و ناڕەزایەتەکانی خوێندکارانی داواکاری نوێنەرایەتی گشتی خوێندکارانی زانکۆی سلێمانی وەکو هەموو لایەک ئاگادارن لە سەرەتای ساڵی خوێندنی 2019-2018 خوێندکارانی بەشەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی ڕووبەری کۆمەڵێک کێشە و گیر و گرفت بوونەوە لەوانە یەکەم نەبوونی هەوای گەرم و ئاوی گەرم کە ئەزانین ئێستا وەرزی سەرمایە و خوێندکاران شایستەی ئەوەن لەم وەرزەدا هیچ گرفتێکی ئاوی گەرم و هەوای گەرمیان نەبێت. دووەم نەبوونی کۆمپانیای پاکەرەوە لە سەرەتای خوێندنی ئەم ساڵەوە بەشەناوخۆیەکان و داواکارین بە زووترین سەرۆکایەتی زانکۆ کۆمپانیای یاری بکات بۆ ئەوەی کێشە و پاکخواوێنی ناو بەشەناوخۆیەکان چارەسەر بکات. لە بەرامبەریشدا قوتابیانی ناڕازی زانکۆی سلێمانی لەسەر بەیاننامەکەی نوێنەری خوێندکاران هاتنە دەنگ و دەڵێن یەکێک لە داواکاریە سەرەکیەکانیان دوورخستنەوەی نوێنەرە حیزبەکانە لە زانکۆ و ئەوان بە نوێنەری خۆیان نازانن. ئەوەی کە ئەوان بە ناوی کۆمەڵەیەکی دیاریکراو کە کۆمەڵەیەکی سەرف حیزبین و پەیوەندیان بە دەنگی کۆی زانکۆ نیە هاتوون بەیاننامەیان تەقدیم کرد. خوێندکاری ناڕازی پێشوەختە داوای مافانەی خۆیان کردبوو. یەکێ لە داواکاریەکانی خوێندکارانی ناڕازی لە زانکۆی سلێمانی ئەوە بووە کە نابێت کۆمەڵەیەک کەس بە ناوی خوێندکارانەوە قسە بکەن کە هەڵبژاردەی ناو حیزبەکان بن و نوێنەری ڕاستەقینەی خوێندکاران نەبن و بە هەڵبژاردن دانەندرابێتن. بەڵام ئەوان هاتوون ئەم خاڵیان لابردووە بە ناوی خۆیانەوە تەقدیمیان کردووە کە ئەوان تعبیر ناکەن لە دەنگی ناڕەزایی خوێندکاران کە خزمەت دەکراون لە زانکۆی سلێمانی. لەم هەفتەیەدا بەهۆی هێرشکردنا سەر شکۆی قوتابیان کێشە و گرفتە دووبارە و بەردەوامەکانی قوتابیانی زانکۆی سلێمانی تەقیەوە و سەرۆکایەتی زانکۆی سلێمانیش بۆ پەردەپۆشکردنی ناڕزایەتیەکانی قوتابیان دەوامی زانکۆی ڕاگرت و بە زۆرم لێ بەشەناوخۆیی قلیاسانی زانکۆی سلێمانی بە قوتابیان چۆڵ کرا. قوتابیانی ناڕازیش هەڕەشەی ئەوە دەکەن لە ئەگەری دەستپێکردنەوەی دەوام و چارەسەر نەکردنی گرفتەکانیان خۆپیشاندان و ناڕزایی دەست پێ دەکەنەوە.